ڕێز دکتۆر لوقمان سوپاس بۆ فێرکردنی گۆڕنی پاوەرپۆینت بۆ شێوەی ڤیدیۆ و دروستکردنی یوتیوبێک. پاوەرپۆینت ئێمە دەربارەی ناونیشانی جەنگە نوێیەکانە لە دیدگای هێزی سیاسی کالدۆر و مۆنکلێر بۆ نمونە هێزە بە وەکاڵەتەکانی ئێران بە سەرپەرشتی پرۆفیسۆری یاریدەر دکتۆر ئەمین فەرەج ئامادەکردنی قوتابی ساندی مەولود ساڵ 2025 2720 ناوەرۆکی بابەتیمە خۆی لە بەشانەی خوارەوە دەبینێتەوە بەشی یەکەم پێشەکی بەشی دووەم پێداچوونەوە بە ئەدەبیاتەکانی پێشوو چوارچێوەی تیۆری دیدگای هێزی سیاسی ماری کالدۆر و هێرفیلد مۆنکلێر بۆ جەنگە نوێیەکان بەشی سێیەم بریکارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک نمونەی توێژینەوە بەشی چوارەم ئەنجام و پێشنیارەکان لیستی ئامانجی توێژینەوە شەڕی بە وەکالەت ئالەنگاری بۆ مۆدێلە تەقلیدیەکانی دەوڵەت سروشتی ململانێ لە سەردەمی مۆدرندا پێناسە بکاتەوە ئەمەش بە گرنگیدان بە پێکهاتە ڕێکخراوەییەکان و پاڵنەرە ئایدۆلۆژیەکان و کاریگەریەکانی ناسەقامگیری ناوچەی بۆ لێکۆڵینەوە لە هەزری بە وەکاڵەتی ئێران داینامیکی جەنگی نوێیەکان لە ڕوانگەی ماری کالدۆر و لەگەڵ پێڕوانەکانی هێرفیلد مۆنکلێر دەخەینە ڕوو گرنگی توێژینەوە هێزە بە وەکاڵەتەکانی ئێران نوێنەراتی ئامرازێکی استراتیژی جیۆپۆلیتیکی بۆ ئێران دەکەن گرنگیەکەی جەخت لەوە دەکاتەوە بەستنەوەی ئەم دیدگایە تیۆریانە تێڕوانینێکی قوڵتر لە شەڕی بە وەکالەت دەدات بەدەستەوە دەربارەی ئەم ململانە دووبارە خاڵی سێیەم پرسیاری توێژینەوە تیۆریەکانی هێرفیلد مۆنکلێر و ماری کالدۆر دەربارەی جەنگە نوێیەکان ڕەنگدانەوەیان لەسەر هێزە بە وەکالەتەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن ستراتیژی پراکتیکی ئۆپراسیۆنی ئەم هێزانە بە وەکالەتانە ئالەنگاری چەمکە تەقلیدیەکانی سەروبەری دەوڵەت دەکەن و داینامیکی سیاسی شەڕ دەگۆڕێن کێشەی توێژینەوە ڕۆڵی هێزە بە وەکالەتەکانی ئێران لە ململانەکانی ناوچەکەدا لە زۆرێک وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گروپەکانی وەک حیزبوڵلای لوبنان حوسیەکان لە یەمەن میلیشیا جۆراوجۆرەکان لە عێراق و سووریا گۆڕانکاریی داینامیکی جەنگ نیشان دەدەن لە ڕێگەی ئەکتەرە نادەوڵەتیەکان و کاریگەری گریمانەی توێژینەوە گریمانەکردن دەربارەی هێزە بە وەکاڵەتەکانی ئێران وەک دەرکەوتنی جەنگە نوێیەکان و شەڕی ئاسایی دەوڵەت و ململانەی نادەوڵەتی کاڵ دەکەنەوە بۆیە وادادەنێن تێڕوانینە تەقلیدیەکانی سەروەری دەسەڵاتی دەوڵەت تێک دەدەن چوارچێوەی تیۆری بریتیە لە تیۆریەکانی مۆنکلێر و کالدۆر کارپێکردنی چوارچێوەی جەنگی نوێ تیژی دەخاتە سەر ڕۆڵی ئێران لە دووبارە داڕشتنەوەی دەسەڵاتی ناوچەی لە ڕێگەی بریکاریەکانەوە میدۆدی توێژینەوە ئەم توێژینەوەیە دەروازەی چۆنایەتی بەکاردەهێنێت و مەنهەجی شیکاری وەسفی ئەم تەوەرانە لەخۆ دەگرێت پێداچوونەوە بە ئەدەبیاتەکانی پێشوو بە ئەدەبیاتی پێشوو دیدگای هێزی سیاسی ماری کالدۆر بۆ جەنگە نوێیەکان دیدگای هێزی سیاسی هێرفیلد مۆنکلێر بۆ جەنگە نوێیەکان جەنگی بە وەکالەت نمونەی بریکاریەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک نمونەی توێژینەوە گۆڕەپانی جەنگ بە وەکالەت هێزە خۆی لەم پێنج خاڵانە بەڕێز پرۆفیسۆری یاریدەر ئەمین فەرەج زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سوپاس بۆ دکتۆر لوقمان بۆ پێدانی ئەم دەرفەتە بۆ دروستکردنی ئەم ڤیدیۆیە